لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە نۆی مانگی 4 ساڵی 2023 هاوڵاتیانی عێراق و هێزەکانی ئەمریکا بەیەکەوە پەیکەرێکی گەورەی سەدام حوسێنیان لە گۆڕەپانی فیردەوسی بەغدا تێکشکاند کە دواتر بووە سیمبولی ڕوخانی ڕژێمی بەعس لە سەردەستی هاوپەیمانان. دوای 21 ساڵ لە نەمانی سەدام و ڕژێمەکەی زۆرینەی هاوڵاتیان دڵخۆشن بە نەمانی سەدام لە هەمان کاتدا ڕەخنە لە دەسەڵاتدارانی عێراق و هەرێمی کوردستان دەگرن لەوەی ململانە سیاسیەکانیان وای کردووە نەتوانن وەکو پێویست خزمەت بە خەڵکی بکەن. ئەمن سوپاسی ئەمریکای دەکەم. یەس ئەمریکا، گود ئەمریکا، ڤەری گود ئەمریکا، سانکیو ئەمریکا، ئۆکەی ئەمریکا، ئۆخەی ئەمریکا ئازادت کردیمە لە کانێک ئاو بخۆم بەردی ناوێمێ لەو کات و ساتی کە ڕژێم ناوچواتە ئێستاکە کووە هەتا ئێستا هیچ شتێکمان نەکردیە لەو کوردستان ئیستیفادەی دیارەشابی لەبەر ئەوەی ناکۆچیمە وەی لەمە کرد ئەو ڕۆبوونەوە ژێردەستا. ئەوڕۆ ڕۆژەشی لە یادی ڕۆژش پیرۆزە ڕۆژی نۆی نیسانە ڕۆژەی ڕوخانی ڕژێمی بەعسا ڕژێمێک کە بە سەکس و ئاسن و دار و ئاسن حکومی ئەو وڵاتی کرد خەونی ئەو ملەتەی بوو کە ئەو ڕژێمە نەماوە خەڵک گەیشتا خۆشیێک و شادیەک بە تایبەتی گەلانی عێراق بەگشتی و گەلی کورد بە تایبەتی بەڵام لە ئەنجامی ڕۆژ بە ڕۆژ زیاتر زروفی منتیقە و زروفی ناوچەکە و زروفی ناو عێراق وەزعەکە بەرەو باشی نەڕۆیی. لە دوای ڕزگارکردنی عێراقەوە 10 ساڵی ڕێکە حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق لە ململانەیەکی سەختدان لەگەڵ یەکتردا و کار گەشتۆتە ئەوەی دۆخی ژیانی خەڵک زۆر خراپە بێت. گەورەترین پیرۆزترین گۆڕانکاری هەبی لە کوردستان پاش نەمانی سەدامیە. بەڵام خەڵکانی تێکەر دەکا ئەوەی ڕەبتیوی دەکا سەدام وهابوو یا هەندە ئەیتامی سەدامی یەتیوەکانی سەدامی تشتە ناشینەکان دایانەوێت جوانکەن ئەوە کارەساتی گەرە گەورەیە لە عەقلێتی خەڵکی کورد. حکوومەتی هەرێمی کوردستانیش بەشێکە لە معادلەکە ناتوانین لەسەری پازدەین. حکوومەتی هەرێمی کوردستان بە درێژایی ئەو 30 ساڵە کەم و کوڕی هەبووە قەتەوە ئینکار ناکرێت بەڵام کەم و کوڕیەکە هەمووی منبعەکە لە بەغدایەیە. دوای 21 ساڵ لە نەمانی حکومڕانی سەدام هاوڵاتیان و سیاسیەکانی هەرێمی کوردستان بوونەتە دوو بەشەوە. بەشێکیان ڕەخنەی توند لە دەسەڵاتدارێک لە دوایەکەکانی عێراق دەگرن لەوەی کار لەسەر نەهێشتنی قەوارەی هەرێم و چەوساندنەوەی خەڵکی کوردستان دەکا. بەڵام بەشەکەی دیکە ڕەخنە لە حکوومەتی هەرێم دەگرن و دەڵێن سیاسەتی ئابووری سەرکەوتوو نەبووە و نەیتوانیوە تەنانەت موچەی موچەخۆرانیشی دابین بکات. دیار جەمال دەنگی ئەمریکا هەولێر.